کێشەکانی هەولێر و بەغدا لە دیدی ئەمریکا. بۆچی ئەمریکا لای گرنگە پارتی و یەکێتی لەبارەی غازی سروشتی بگەنە ڕێککەوتن. هاوکاری پارتی و یەکێتی لە ئەولەویەتی سیاسەتی ئەمریکایە. کۆنسۆلی ئەمریکا لە هەرێمی کوردستان چۆن سەیری کێشەکانی نێوان هەولێر و بەغدا دەکات. لە کۆتایی مانجی ڕابردوو پەیمانگای واشنتۆن لەبارەی ئایندەی غازی سروشتی هەرێمی کوردستان دیبەیتێکی ڕێخست بۆ ڕۆب والەر، گەورە دبلۆماتکاری ئەمریکی و کۆنسۆلی ئەمریکا لە هەرێمی کوردستان. لە وتارەکەیدا کۆنسۆلی گشتی ئەمریکا ڕایگەیاندووە هەرێمی کوردستان بە سامانی سروشتی، هایدرۆکاربۆنی و سامانی مرۆیی دەوڵەمەندە کە دوو سەرچاوەی گرنگن بۆ ڕاکێشانی وەبەرهێنان بۆ هەرێمی کوردستان. ئەوەشی وت وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەردەوام دەبێت بۆ پشتگیریکردنی کۆمپانیاکانی وڵاتەکەی لە هاتنیان بۆ هەرێمی کوردستان و فراوانکردنی کارەکانیان تیایدا. کۆنسۆلی ئەمریکا ئەوەی پیشان داوە کە ڕازی نییە لە شێوازی بەڕێوەبردننی کەرتی پیشەسازی و بازرگانی لە هەرێم بەهۆی ناشەفافبوون و پۆڕخکاری لە بازاڕەکەیدا. بۆیە پێی وایە لەسەر هەرێمی کوردستان پێویستە ژینگەیەکی لەبارتری چێبڕچێ دروست بکات و زیاتر پەرە بە شەفافیەت بدات. ناوبراو وردەکاری توێژینەوەیەکیشی خستە ڕوو کە لەلایەن وەزارەتی وزەی ئەمریکا سەرپەرشتی کراوە بە جۆرێک ئەو بوارانە دیاری کراوە کە هەرێم و بەغدا دەتوانن کاری لەسەر بکەن کە دیارترینیان نوێکردنەوەی کەرتی کارەبایە کە هاوشان پێویستی بە بەهێزکردنی کەرتی غازی سروشتیە. ئەویش بە گۆڕینی وێستگەکانی کارەبا کە بە دیزل کار دەکەن بۆ غازی سروشتی کە هەرێمی کوردستان تیایدا دەوڵەمەندە. وەلەر ئەو هاوکاریە بە بنەمایەک دەبینێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە لە نێوان هەولێر و بەغدا دروست بووە. وەلەر ئاماژەی بۆ هاریکاری نێوان ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و هەرێمی کوردستانیش کردووە لە بواری غازی سروشتی. لەمڕۆوە هاوکاری ئاژانسی پەرەپێدانی نێودەوڵەتی ئەمریکی خستۆتە ڕوو بۆ پەرەپێدانی وێستگەی غازی کۆرمۆر. سەرکەوتنی ئەو هەوڵە بە هۆکار دەبینێت بۆ فراوانکردنی بەشداری ئەمریکا لە پەرەپێدانی داهاتووی ژێرخانی وزە لە ناوچەکە. کۆنسۆلی ئەمریکا لە هەولێر ئاماژەی بۆ ئەوەش کردووە حکوومەتی ئەمریکا پابەندە بەوەی ڕۆڵ بجێڕێت لە بنیاتنانی متمانە لە نێوان هەرێم و بەغدا. هەروەها پڕکردنەوەی بۆشایی لە بواری کەرتی وزە لە نێوان هەردوو لاو مۆرکردنی گرێبەستی هاوسەنگتری دابشکردنی سامانە سروشتیەکان لە نێوان هەردوو لە. ڕۆب والەر ئاماژەی بۆ ئەوەش کردووە هاوکاری سیاسی نێوان پارتی و یەکێتی لە ئەولەویەتی سیاسەتی ئەمریکایە بۆ پەرەپێدانی بە کەرتی غازی سروشتی هەرێمی کوردستان. دەشڵێت سەرەڕای هەبوونی گرژی بەردەوام لە نێوان ئەم دوولایەنە، بەڵام ئەمریکا گەشتبینە بەوەی دوازارهانی هەردوو حیزبەکە دەدات کە بگەنە ئەو بڕوایەی هاوکاریان دەبێتە بنەما بۆ گەشانەوە و پەرەپێدانی هەرێمەکەیە.